هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کرا کەسانێک سەرکەوتن بوون بە پەرلەمان تێر حەقوایە ناویان منێن پەرلەمانتار پەرلەمان تێر چونکە بەڕاستی تازە تێر بوون تێر و مڕ دەبن لە پارە لە دۆلار نە کێشەی موچەی هەیە قەت موچەی ئەوی دواناکەوێ حەد ناسێ سەرەشی بۆ بگرێ وەکو تۆی خانەنشین نییە دەنگ دەری قڕ بەسەر کە لە سعات 6 بانیەوە دوای 3 مانگ دەچی لە بەردەمی بنکەیەکی دابەشکردنی موچەدا دەکەوی ئەو فەوری دێتە سەر کارتەکەی حیسابەکەی هەر لە یەکەم ڕۆژەوە ئەو پەرلەمان تێرە کە دەرچووە ئەمجا تێر بووە حەوت پشتی تریشی نازانێ نەبوونی چییە یەکسەر وەنەوشەیەک بۆ ژنەکەی جیگڵاسێک بۆ کوڕەکەی فڵان شت بۆ کچەکەی زاواکەی تەعین دەکا ئامۆزاکەی لە دوایەوە فڵان کەس موچەی بندیوار ئیتر ئەمە خەریکی پارەکۆکردنەوەیە ئێستا ئەوانە خەڵگەوە تا پیرۆزباییان لێ دەکا بۆ خۆیان چەند شادمانن لەوانەیە چەند شەو ڕۆژ خەویان لێ نەکەوت بێ لە خۆشی ئەوەی بوونە پەرلەمان تێر دەرچوون بڕواتان هەبێ عەرزی جەنابتانم کرد پێش هەڵبژاردن ئێوەی دەنگدەریش بە ئیزنی خوا بەس ئەوەتان بۆ ماوەتەوە دەستان بە کونەلووتتان داکەن و دوایی بە دیار شاشەبۆری تەلەڤیزۆن و فەیسبوک و مۆبایلەکەتەوە دانیشی وەک بەڕەنگی سوور جا ڕەنگی سوور گای پێ قەڵز دەکرێت ئەمانە بەڕەنگی سوور شاشەکەی دەینووسێ بە پەلە هەواڵی خێرا هەر ئێستا ئەم هەواڵە گەیشت دوای 3 مانگ واتۆ گەیشتوویە نزیک مانگی 12 ئەگەر مانگی 9 موچەی مانگی 9 بدەنێ ئەوە خەڵات و دەستکەوتێکی زۆر گەورەیە پێیان خەڵات کردووی لە بەغاوە بۆ تاتووە بەخوا تۆ هەر دەستکە بە کونەلووت تا و هەر بە دیار شاشەی تەلەڤیزۆنەوە دانیشە ئەو بوو بە پەرلەمان تێر ئەو تازە تێری خوارد ئەوت بردەوە پەیژەی تۆ هەمیشە دەنگدەر پەیژەی یەخوا پیرۆزت بێ بەخوا حیفە بە 3 مانگ 4 مانگ جارێک موچە بدرێ خەڵک دیارە زۆر لە وەزع ڕازیە ئێمەی مامۆستایانی ئاینی هەڵەین کاتێک کە پێمان وایە وڵات خراپە ئەم سیستمی حکومڕانیە نادات پەروەریە ئەلحەمدولیلا خەڵک خۆی بەدڵیەتی دیارە ئەوە ئێمە هەڵەین و بەڵام ئێمە لەسەر هەڵەی خۆمان سوورین و هەر پێمان نادات پەروەریە ئەگەر هەموو خەڵکی ئەم کوردستانەش قبوڵی بێ و بەتەنیا بمێنینەوە